سڵاوتان لێبێت. هەموو دنیا چاوی لەسەر ئەو بارودۆخەیە کە ئێستا هیندستان پێدا تێپەڕەبێت. چاوی لەوەیە ئایا ئەم ڕۆژ بە ڕۆژماری ئەو توشبوون بە کۆڕۆنا و گیان لە دەستدان لەوەیە کە لە بەرزبوونەوەیە خوا نەخواستە چۆن مەترسی دەبێت لەسەر وڵاتەکانیان. ئێمەش خۆمان لە ناو کۆمەلگای کوردیدا مەقۆ و دەنگ و باسی ئەوەی کە ئایا ئەم ڤایرەسە تا چه حدێک گۆڕانکاریەکی وای بەسەر هاتووە و ئایا خوا نەخواستە ئەگەری ئەوەی هەیە ڕۆژێک لە ڕۆژان گاتە هەرێمی کوردستان و ئێمەش ئەگەر چی بە ڕێژەی هیندستانیش نەبێ ئازارێکی زۆری پێبەخشین و خوا نەخواستە بێتە هۆی لە دەستدانی ژیانی چەند کەسێکی ئازیز و خۆشەویستمان. ئەم شەو ئێمە چەند زانیاریەکی تازە دەربارەی ئەم گۆڕانکاریە یان ئەم بارودۆخەنا لەبارەی کە لە هیندستان ڕوودەدا و پەیوەندیەکی تەندروستی و زانستی گرێ دەدەین لە نێوان ئەو حاڵەتەی کە لەوێ ڕوویدایە و خوا نەخواستە ئەگەری گواستنەوەی بۆ هەر شوێنێکی تر لە دنیاە. چاوتان لەسەر شاشەی گورستان 24 بێ چونکە پاش ئەوەی ئەم گرافیکە پێشکەشەکەم دکتۆر هیشام لە زاخۆوە لەگەڵی ئەو وەڵامانەی کە لە مێشکی هەر یەکێک لە ئێوەدایە ئەتوانین لێرە بدەینەوە. بەڵام با سەرەتا ئەو زانیاریانەی کە گرنگن دەربارەی دۆخەکە و حاڵەتی هیندستان پێکەوە با تەماشاکەین چونکە ئێستا هیندستان لە بارودۆخێکدایە دووکەڵ هەموو ئاسمانی بەشێک لەو شارانەی داپۆشیوە کە لە ئەنجامی سووتانی لاشەی ئەو کەسانەیە کە بە کۆڕۆنا گیانیان لە دەستداوە و وای لێ کردووە بۆتە دیاردەیەک کە زۆربەی زۆری کەناڵە ئاسمانیەکان و سۆشیال میدیا وێنەکانی ئەو وڵاتە بەم شێوازە دەگوازنەوە. لەبەرچی لەبەر ئەوەی حاڵەتەکان لە زیاد بووندان، لەبەر ئەوەی پێداویستی پزیشکیەکان ڕۆژ بە ڕۆژ لە کەمبوونەوەدان و لەبەر ئەوەی وڵاتێکی وەکو هیندستان کە ژمارەی دانیشتوانی نزیکەی ملیارێک و 300 ملیۆن کەسە زۆربەی زۆری ئەو خەڵکە لە ڕووی ئابووریەوە بارودۆخێکی زۆر نالەباریان هەیە. لە هەمان کاتیشدا چڕی دانیشتوان لەو شوێنانی کە تێیدا نیشتەجێن و تێیدا دەژین لە ئاستێکی زۆر خراپدا و لە ئاستێکی زۆر بەرزدایە. لە کەمترین مەساحەیە ژمارەیەکی زۆر خەڵک تێیدا دەژی. ئەمە ژوای کردووە کە ڤایرەسەکە زیاتر تێیدا بڵاو بێتەوە. بۆیە با سەرنج تا ڕابکێشم بۆ ئەو زانیاریانەی کە پێویستە ئێمە بیزانین پاش ئەوە بتوانین قسەی لەسەر بکەین و مقارنەی بکەین بەو حاڵەتانەی تر کە لە دنیای ڕوودەدا و هاوشێوەی ئەوەی کە ئێستا دەڵێن لە ئەفریقا و لە بەریتانیا و لە شوێنەکانی تر گۆڕانکاری بەسەر ئەم ڤایرەسەدا هاتووە. لە هیندستان ناوی ئەم گۆڕانکاریەی کە بەسەر ڤایرەسەکە داهاتوە یاتە ئەو بازدانە بۆ ماوەیەی کە بۆ دوو جار بەسەر خۆی داهێنا و کۆڕۆنای ئەبێتە هۆی توشبوونی کۆڤید-19 ناوی ڤایرەسەکە B1617 ناویان لێ ناوە B1617 B1617 وای لە هیندستان کرد نە نەخۆشخانە نە گۆڕستان فریای وەرگرتنی نەخۆشەکانی کۆڕۆنا و مردووەکانی ئەو نەخۆشیە کە لە وڵاتە ڕوودەدەن. لەبەرچی لەبەر ئەوەی تا ئێستا لە هەموو هیندستان لەوەتی ئەم کۆڕۆنا ئەم نەخۆشیە سەری هەڵداوە 19.9 ملیۆن توش بوو واتە بە نزیکەی 20 ملیۆن کەس لەو وڵاتە توش بووە. 20 ملیۆن کەس لە هیندستان تووشی کۆڕۆنای نوێ بووە کۆڤید-19 کە ئەمە پاشان ئەم ڤایرەسە گۆڕانکاری بەسەردا هاتووە و یەکێک لەو گۆڕانکاریەش کە ئێستا پێمانوتن B1617 حاڵەتی چالاکەواتە ئەو حاڵەتانی کە ئێستا لە هیندستانە هەن توش بوون ینی پۆزتیڤن تێستیان بۆ کراوە پۆزتیڤن و ئێستا بەشێکی زۆریان یان بڵێ ئەو بەشێک کە حاڵەتیان خراپ بوو لەچێت چاودێری پزیشکیدان ئەگەر هەبێ کە دەڵێم ئەگەر هەبێ ئێستا باسی دەکەین لەبەر ئەوەی چاودێری پزیشکی هاتوۆتە ئاستێکی زۆر خراپ لەوێ 3.5 ملیۆن کەس ئێستا حاڵی حاضر توش بوون لە وڵاتە. ئێستا لە هیندستان 3.5 ملیۆن کەس تووشی کۆڕۆنا بوون و تا ئێستا زیاتر نزیکە بێتەوە لە 4 ملیۆن کەسێک بەم ڤایرەسە گیانیان لەدەستداوە بە تەحدید 218,000 کەس هەتا وەختی ئامادەکردنی ئەم گرافیکە لە هیندستان بەم ڤایرەسە گیانیان لەدەستداوە. چیترمان پێڵێ دەڵێت توشبوونی ڕۆژانە ئێستا 350 لە بۆ 400,000 کەسە. یعنی ئەگەر کەسێک بیەوێ باس لە مەترسی یان ترسناکی حاڵەتەکەی ئەوێ بکە بەو شێوازە کە ئەمە لە ناوەڕاستی مانگی چوارەوە وای لێ هاتووە. پێشتر وانە بوو. ئێستا لە ناوەڕاستی مانگی چوارەوە ڕۆژانە 350 هەتا 400,000 کەس تووشی کۆڕۆنا بێ لە هیندستان. لە هیندستان
بۆیە حاڵەتەکەی ئاوها دەنجی دەهەیەەوە لەبەر ئەم ژمارەیە بوو کە لە بڕبینیان لە خیلالی لە ماوەیەکی زۆر کورتە ژمارەکە چەند قات و چەند قات بەرز بووە وای لێ کرد مردنی ڕۆژانە لە هەشتا لە بۆ 100 کەسەوە بگاتە 3000 کەس لە ڕۆژێکە 3000 کەس بە معدلی لە هیندستان بەهۆی ئەم ڤایرەسەوە دەمرێ لەبەر ئەوەی چییە ژمارەی توش بوون بەو شێوێ بەرز بۆتەوە لە چاو جارانە کە لەوانەیە بڵین ڕۆژانە لە دەوروبەری 3-4 کەس تووشە بوو زانە ژمارەکان چەند بەرز بووتەوە هاتوون پرسیاریان کردووە لەبەرەوەی چی بۆچی هیندستان گەیشتە ئەم دۆخە بە ئەگەر ئێمە ئەو پرسیارە بمانوێ وەڵامی بدەینەوە ئەمان دوو بڵین بۆنە وای کرد کە بەپێی بەشێک لە زانایان و ئەو کەسانی کە لە نزیکەوە چاودێری دۆخی هیندستانەکەن پێیان وایە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی ئاینی بوو هۆکارێکی یان بڵین تایبەت بە یاد و یادەوەریەکی هیندۆسەکان بوو ئەوان ڕووبارێکیان هەیە ئەو ڕووبارە لە هیمالایەوە لە چیاکانی هیمالایەوە دەست پێەکە حتا ئەگاتە بەنگلادێش ئەو ڕووبارێکی زۆر دوور و درێژە نزیکەی 2500 کیلۆمەتر درێژە ئەوان کە ئەو ڕۆژە دێ دەچنە ناو ئەو ڕووبارەوە کە پێوترێ ڕووباری گەنگ ئەوان هیندۆسەکان دەچن لە ناویە مەلە دەکەن خۆیانی وەکو شۆنێک بڵێ لە شێوازێکی ئاینی خۆیان کە تەنها لە هەفتەی پێشوە 4,600,000 کەس چوونەتە ناو ئاوە یعنی وای لێ کردووە کە مەسەلەن تێکەڵاویەک و قەرەباڵغیەک و بەیەکۆ نزیکبوونەوەیکی وا دروست ببێ کە ببێتە هۆی ئەوەی بەرزبوونەوەی ئەم ژمارە چکە وەکو ئاماژەم پێکرد ئەم ژمارانەوە نەبوو لە 15ی چوارەوە بە تەحدید لە ڕۆژانە توشبوون گەشتۆتە 350,000 کەس کە تەسەوریان وایە لە پێش ئەوەیە ئەم یادەی کە لە ڕووباری پیرۆزە کە ئەمەش مایەی ئەوەیە تێکەڵبوون دروست بووە کە خوا نەخواستە ئەگەر هاتووی ئێمەش لە جەژنی ڕەمەزانە ئەو تێکەڵبوونە بەو شێوازە بێ ئەگەری ئەوە هەیە ناڵین وەکو ئەوێ بەڵام ژمارەکە بەرز بێتەوە لە هەمان کاتە لە ماوەکانی پێشوە لە هیندستان هەڵبژاردننی ویلایەتەکان هەبوو ئەوە بریتە لە هەڵبژاردنێک کە بە هەمان شێوەکو خۆتانزانن شێوازی هەڵبژاردن وەستانە لە ڕیزدا و تێکەڵبوونە و بەریەکەوتنی خەڵکە ئەمە زۆرترین ئەو دوو خاڵن کە تەرکیزی لەسەرەکانەوە هۆکاری قەیرانی تەندروستیش طبعاً یەکەم شت ڤایرەسەکە گۆڕانکاری بۆ ماوەی بەسەر خۆی داهێنا کە ئەوە وای لێ کردووە تۆزێک لە دەست دەربچێ بە هەمان شێوە کەمی پێداویستی پزیشکی و هەندێک کەسیش باز لەوە دەکەن هەندێک سەرچاوە هەیە دەڵێن لەوانەیە هەندێک مەلەفی گەندەڵی لە بواری تەندروستی ئەو وڵاتەدا هەبێ و هەروەها پاژەوەی کە بینیان ڕۆژانە ژمارەیەکی کەم هەشتا لە بۆ 100 کەس لە هیندستان دەمرد یعنی وای لێ هات کە شل بوونەوە خاو بوونەوە لە ڕێکارەکان ئەجنا هیندستان یەکێک بوو لە وڵاتانەی لە قەدەغەکردنی هاتو چۆ داخستنی شوێنەکانەوە زۆر تند بوو و توانایکی باشی هەبوو بە کە ئەیتوانی بە شێوەیەکی باش کۆنتترۆلکە بەڵام وەکو بینیمان ژمارەکان بەرز بۆتەوە ئێستا چمە لای میوانەکەم کە ئەو ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵمانەیە پرۆفیسۆر دکتۆر هیشام دووبارە سڵاو لێبێ و ئێوارە باش و هەم دیسان ئەرکمان خستۆتە سەر و بەشداری لەگەڵمانە زۆر سپاس دەکەین دەمەوێت ڕای تو بزانم لەسەر ئەو بارودۆخەی کە ئێستا لە هیندستان ڕوودەدا و بزانین ئایا خوا نەخواستە هیچ مەترسیەکی وا هەیە ئەم جۆرە گۆڕاوی ئەم ڤایرەسە یان مەترسی گۆڕانەکەی ئەم جارە ئەم B1 670 کە لە هیندستان هەیە مەترسیە لەسەر هەموو جیهان بابەجاری یەکەم باس بکەین پاشان ئەگەری ئەوەی هەیە کە ئێمە لەگەڵ وڵاتێکی وەکو هیندستان کە لە ئاسیایە و هاموشۆ هەیە ئایا ئەگەری هاتنی یان بڵاوبوونەوەی تا چەند مەترسیە لەسەر کوردستان بله زۆر سوپاس دکتۆر بوو جەنابێتە بۆ میهوانداریات تا ڕاستی ڕەوشە پەتا کۆرۆنە لێ جیهادێ یê مەترسیە زێدەت بتن وەکی جەنابێتە گوتی کو ئەف لە هیندستانê ڕوودات ئەف کو ژمارە زێدە تێتە تومارکردنê کو بۆ زانین بۆ هەفتەیە بۆری de الجیهانê 6 ملیۆن حالەتێت کۆرۆنا ڤایرەس هاتنە تومارکردنê و تقریبا 2.5 حتا 3.5 الوڵاتê هندستانê bî ئەف rêkarê bîne ku egerê belavbîna vê petayê hêz û kujek الهندستانê ez ê bînim çêdbitil hemî welata hebit û Iraqê hebit û Kurdistanê hebitin
چکو اف ریکار و اف اگرید بلاو بینا وی ویروسی نوکا بتند الهندستانه وکی جنابتا گوتید بتا گرتا بوسیتشتا جارا ای که سستبین و پیکار نکرن پرنمای تندرستی وکی افتشتت مهرجانت آینی چه بین الهندستانه و هر وسا کو هالبجارتنا هندستاني تشيبين هذا اكشوانا يا وهر ام وصا ام العراق وكردستان حتى نو كام سستين بكار اينانا رين ماين خوبارستني هر وصا هبونا زنجيراني في وان دولتا الهندستاني وبلاو بينا في جهاني وهر رئيكو سركي اواكو سست بينا بكار اينانا بروسيسا واكسين داني الجهاني حمي افهر سي ریکاریت هنه اگریت هنه سرکینک و ام بیجین اف مطرسیال هندستانی های چید بد بگهتا همان دولتا تایبت بگهتا عراق بگهتا کردستانی اگر اموان هر سه ریکارین بلاو بینا وی ویروسی بتندی و نگرین ام ریکل بلاو بینا وی ویروسی نگرین اف زنجیرانی یا جنابتا السر آخفتید بجنه سوپر میوتیشن او هنه یه چکریا هندکت بجنه مکسد واریانت کوی هاتی چکرن سه چهار میوتیشن گهورینا اف گهورینا برینو که ما آگاپ هبین و گلک دولتا بلاو بین و بینه که اگر مرنا گلک کسان زیده بینا رویجا تومار کرنه وکی الجوره ویروس البریطانیا و جوره ویروس افریقیا و هر وصا یا البرازیل و هر وصا یا کالیفرنیا فاف جوری هنه اوه بی وان شش ایک هفت اوه هنه یه چکریش چار جوری گهورین آن میوتیشنه یا افریقی و بریطانی یا برازیلی و یا کالیفرنیا یا کالیفرنیا جواز یا او بی که وقتی درکتی بخیرایی بلاوت بی و یا افریقیا و یا بریطانیا گل یا برازیلی که نباش یاوه او بی که او کس توشد بین او کسی بري هندك بري نوكاتوشي فيروسي بين يعني ام تشي بيجين كو تشيا وان كاسو توش بكت افي برجيريا دجي في فيروسي هبي بل حتى نوكا رخراو جهاني كو اجرا سركي بو بلافبونا في فيروسي بهز وفي كاريسات الهندستاني ناكتا كو اجري في زنجيري حتى نوكا اف زنجيرة هني وصف كريب كو زنجيرة اوف انترست حتى نوكا يبن چافداري ويا تو جنوات زانستی سرتینه کرنه بس حتی نوکا کورونا هیا صور نهل کریا کو اف زنجیرها بوی مطرسیه یا او مطرسیا ام نوکا بحثت کین هیچ دم بود ویتن که ام بزانی که مطرسیا وی ویروسی چنده باشه دکتور جان يعني اسلام اگر تماشای هندستان بکەین يعني او دراوسەی وڵاتی چین بوو ووهان يعني دراوسەیەتی و ئەگەر تەماشایەکی بکەین لە مانگی 12 ئامارەکانی هیندستان و بەریتانیا تەماشا بکەین تقریبا سەرەڕای ژمارەی زۆری دانیشتوانی هیندستان ئەو کاتە ڕۆژانە وەکو بەریتانیا 40,000 کەس توشبووی هەبوو 250 بۆ 300 کەس مردنی هەبوو بەڵام بەریتانیا توانی بە علم و بەو طریقەی کە لە ڕووی یاسایی و زانستیەوە کۆنتترۆلی بکە هیندستان وەکو حکوومەت وەکو دامەزراوەی تەندروستی پێ دوایە کەم تەرخەم بێ پێ دوایە مقەسر بێ یان پێ دوایە کە مەسەلەن بەداخەوە کۆمەلگای هیندستانیش یعنی کۆمەلگایە کە هەم لە ڕووی نەداریەوە هەمیش لە ڕووی زۆری بیر و باوەڕە جیاوازەکانەوە یعنی کە هەڵمەتێکی کۆمەڵایەتی سەرڕای ئەوەی کە 100 ملیۆن جورعات تهدید کراوە لە بۆ 100 ملیۆن ژەم لە هیندستان هەیە یعنی بۆ ئیسفادەیان لەم هەموو تەجروبەیە نەکرد هەر ئەو هۆکارانەیە کە من وتم یان هیچی تر هەیە بله جناب دکتوری راستی کم خمبی سروک وزیران اوینو که هاتی هل بجارتن کو پیش هل بجارتنه و اوی دنگو باز هل بجارتنه دا گود که ما کنترول سر و پتای کرونا کر اجبر هنده که درگه وکرن اف کم خمتریات یعنی گلکی بهز بی که بی اگری بلاو بینا و ویروسه که بوزانین اف زنجیرا هندستانی اوامد بجنه بی وان شش ایک هفت الهیوا 10 اکتبر 2020 هاد بی تومار کرن الهندستانه بله وصا بلاو نبی
و پشتی نوکه کرن بیجی نوکه هندستان نزدیکی 24 ولایتانه نوکل 10 ولایت اف زنجیره هنه یه بلاوه بی و هر وصا الهیوا 2 هیوا 3 حتی 4 حتی 5 صده اش کسی تاتینه تومار کنید کرونا ید و زنجیره بین بس نوکه ده 6 صده اف کسی تینه تومار کرن اون اوید زنجیرانی فام حتی نوکه نشین بیجین صد کو اگر وی زیده بلاو بیناوه و وی کجکیاوه کو ادگهتا الوی ویروسا گهورین یانی بله از خود بینم اگر سرکی کم ترخمی و حکمتی بی کو اف درگهات نوکرنه بملیونان کس تیکلی اگ بی اگر کو اف ویروسی هنه بوی خیرایی بلاوه ببت لورا پیام عامل ویدر کیا کو بو با وکی هرما کردستانه بویت ام وی بکینا عبرت و درس بخو دویت ان امریکار خو پارستنیه تند بکین اسنو کد بینم حتی نو که القلب بلاف بینا وان مطرسیال جهانه و کو امنی زیکی و دولت هندستانه نه چکو ریگ وکریا و حمی ریگ وکرینا کو افکسیت هنه بینت نفریم کردستانه هم بین عراق وش عراق بین کردستانه فکم خمتری یعنی ام کو حتی نو که کو ریکار تند ید بلاف بینا و ویروسه ما حتی نو که بجه نکریا و اوری کارین حکمتا ما کو بلا وکرینش بری هفتیه که حتی دوا نوکه ازید بینم سستیه تیده و جبلی هنده کو امهره ما کردستانه وکی عراقه کو پروسسا واکسین دانه پروسسا که هواشا و سستا جبلی هنده تشتک دی پیامک دی منه های زور گرین که ویت ام خلکی کردستانه بزانین کو پارستنا جواکه ارگه کی سرکیه کو ام او کسید کو خو حسابت کن دجی واکسین دانه آن الهیوینا کو اف جوره واکسینه هبت اف جوره واکسینه نبتن اف ریکا خو پرستیا شخصیت ویت ام دجی ویبن حکمت ویت هندک رین مایا آن یاسابین تداره کو فرض بکت واکسین سر عالمه دا ام نکوینت وی مطرسیا اول هندستانه نوکارو دادد بله دست خوش به جناب پروفیسور بس اگر تماشای بکەی ینی مەسەلەن لە ڕووی خودی ڤایرەسەکەی کە لە هیندستان ئەو گۆڕانکاری بەسەرا کردووە و دیارە ژمارەیەکی زۆر خەڵک تووشەکە لە هەمان کاتیشە ئەو ڕێکارانە کراون ئەوانی کە لە هیندێن و کوارەنتین و ئەو شتانە بکرێ بەڵام کەسانێک هەیە ینی مەسەلەن لەسەر کۆی پرۆسەکە ینی هەموو کۆڕۆنا هێشتا لەو قەناعەتەدان کە هەندێکیان ئەڵێن مادام توش بووین توش نابینەوە دەمەوێت لەسەر ئەو پێم بڵێ لەم گۆڕانکاریانی کە چ لە هیندستان بێت چ لە بریتانیا بێ ئەوانە تەسیری لێ دەکات دووش کەسانێک هەن لا یەزال بە خەڵکەڵێن ئەم نەخۆشیەکە ینی مەترسیەکی ئەو تۆی نییە پێویست بەوە هەموو قەلقی و ڕاڕایە ناکە لا یەزال لە تێکەڵبوونەکان تەوقە و ئەم لا ئەو لا ماسکردنی یەکتر و باوەش پێکەکردن هەیە نەبەستنی ماسک هەیە یعنی لەسەر ئەوە چێڵیت ینی با ئێمە باز لە حاڵەتێکەکەی نامانوێت بەو حاڵەتە بگەین کە باشترین کە بڵین نەک بڵین باشترین خراپترین نمونە هیندستان ئێستا بله جناب دکتوریش دست پێکە بەلاو بیناوێ ڤایرۆسی حەتانو کە هەمی تو ژنێوەت زانستی بێژن کو ئەف کەسێ توژی وی ڤایرۆسیت بن بەرگریە وانە نێزیکی پشتی 6 هەیوا بەرگریە 6 حتا 8 هەیوا بەرگری نامینەتن فپێویستە ئەو کەسێ تژبەری نوکە توژی ڤایرۆسی کۆرۆنا بێن کو هزر بکەن ڤاکسین بۆوان گرین کە بوێت ڤاکسینێ وەربگرن ماترسیە ڤاکسینێ الکردستانێ دوێت اف شاشیه هنه نکمه نمینتن همی واکسین باشن همی واکسین کارت کن و اف شاشیه سر واکسین استرازینیکا و واکسین جانسون آن جانسون یعنی ورده نامینتن یعنی بو نمونه اگر 1 میلیون کسا که وفا بی واکسین استرازینیکا الکردستانی اگر ام 5 میلیون بین 5 میلیون کس جمع واکسین ور بگرد اگر 5 کس وفات هبتن ام سحكين الدهيل التنل بس الباريزگاه دو که 8 کسی کرونا يمرين فما ترسيا كورونا جلكات فيتن ام في شاشي سري خوبي ندري ام حمي قصد بكين ام حمي بش ندفيلين كده ام حمي نافت خوبن بيسين بورگرتنا في واكسينه اما اف زنجيره دركتين وكيانو كيا هندستاني آن يدي که چند کارتکرنوانا یا سر برگیریا پی واکسینت بتن
حتونك فاكسين حمي فاكسين بشيواكي درستي شولت كان ولو حتونك توجينوا ديار نكريا تشكوهش لازا كأم بزاني كأف زنجيرا نوكا أوامد بجني زنجيرا سوبر الهندستاني دركتي كادي كارتكر نكر سيرفي فاكسيني هابتن أنا بس وديارة حمي فاكسين سرفان حمي زنجيرا بجوازي شولت كان أواشتكي زور يعني خوشبختانه كاك دكتور بس دمويه زور بكورتي لبروي كاتي برنامج كم زور كمو يعني وكو تشوتي عرب الله العبره في الخواتيم يعني استا عبرتي او حالتي لهندستان هي اگر زور بكورتي بيم بلاي چونك ايمش مناسبات مال بيشا ايمش لو اني بقينا حالتك هالبجارد اوشتانه هبه بويا يعني لسر او تشي بلاي اما لهندستان ديرنين چه دولة لهندستان ديرنين اما لا او لمدنا ريك همو فكرينا اتوانين بلسترين دام بقهينا هندستان لهندستان بقهينا كردستان فدفيت اوري كاريد بينا اجري بلاف بينا في بطايا كوجاك وافكاري صوت الهندستان تشيبت ام بكينا عبرات بخو ام دست بي بكين وام بتوندي ور بجرين كو خوبو باريزين جفي فيروسي وام قصد بكين بتشين فان فاكسينا ور بجرين كو اف فاكسينات هني حطانوكا الدنيا حمي وسط ديارة كو كارتكرنا كسركية هاي أمدبيني كل بريطانيا ريكو حمي ريك تينا فكرن بوجيانا كصادا بزفرنا فا وهر وصل أمريكا يا فدفيتن كردستان بزانت كو كردستان بن مطرسية دايا وكي حمي دولتك أم أجر خونا باريزين و ام نهيلين كو اف فيروس هانه بخيراي نوف جواكا مدا بلاوا ببتن بروفيسور دكتور هشام زاخوي زور سپاس دەکەین بۆ زانیاریەکانت کە لە زاخۆ ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی زۆر سپاس و شەوی شاد زۆر سوپاس بێگومان ینی لەسەر قسەکانی دکتۆر هیشامی شتێکی ترم نیە ئیزافێکە بەڵام ئەوەم دێ ئەوەی کە لە ڕوودەدا لە هیندستان ئەگەری ئەوەی هەیە خوانە خواستە بگاتە کوردستان بە چێش ئەم شتە ڕادەوەستێ بە ئێمە بە خەڵکی کە پابەندی ڕێنمایەکان بین و لە هەمان کاتیشا بەگوێ ئەو ڕێنمایانە بکەین کە لەلایەن حکوومەت و دەستگا تەندروستیەکان دەردەچێت هەموو لایەکتان هەر تەندروست بن شەوێکی شادوارە.